لە دادگای پەنابەران لە بەریتانیا کە لەگەڵمە بەڕێز نەجات ئەم کاتت باش دیارە هەڵبژاردنەکان چارەنووسی پەنابەرانیش لە بەریتانیا ئەگەری هەیە کە بگۆڕێتە مێ بزانم دیزگای پارتی کرێکاران یا پارتی کاری بەریتانیا بە نسبەت کۆچ بۆ وڵاتەکە چییە ئەگەر بە وردەکاریەوە بۆمان باس بکەیت. وڵاو گوڵبەخەن ئەم کاتەی بەڕێستانش باش دەستخۆشتان لێکەم بەڕێزەکەم پێش هەموو شتێک کە گرنگە خەڵکی بزانن و ئەوەی کە بۆ نمونە سێر کرد ستامەر کردێتی لە چەند ساڵی ڕابردوودا و ئاسان نییە و گرنگێکی گەورەی داوە بە پارت کرێکاران و تا کوێستاکە کە توانێت ئاستی کە ئەیبینن چکەم لەوانەیە بڵێم لە هەموو بەریتانیا هەموو کەی بگرێتە خۆی 3000 نەفەر شەرەفی سێری پێبەخشت ئەو کەسێک بوو لەو کەسانەی کە ئەو کەسێکە لەو کەسانەی کە شەرەفی سێری پێبەخشراوە ئەم بابەتە گرنگێکی زۆر هەیە لەلایەن ئەمە ئەوە کات کە ئەو چەندەها پێش لە سەر حکوومەتی پێشینەی بەریتانیا کە کۆنسەرڤەتیڤز کە محافظین بوون ئەوان کاریانە سەری کرد ئەو سەدها کەیسی هەیە کە ئەوانەی دراوە بە دادگا چەندەها ئەندامی زۆر لە پۆستی باڵایە ناچار کردوون کە دەست لە کار بکێشنەوە ئەو کەسانە بۆ ئەم هەڵانەی کە حەزب محافظین کردێتی کە ستامەر ئەو حاڵەتە لە حزبەکەی خۆیان نایەوێت دروست بکرێتەوە مەسەلەی قەزایی سیاسی لە دەرەوەی وڵات و لە ناوەوە توانێتی بە شێوازێکی زۆر باش پلانی بۆ دابڕێژێت ئەو خاڵانەی کە گرنگن ئەمڕۆ لە بەڕێزت ئەگەر پرسیارەکەن لەسەر مەسەلەی کۆچ بیان لە مەسەلەی پەنابەر بێت کە ئەوان چی پلانێکیاندانەوە بۆ ئەم بابەتە ئەم خۆی گرنگی ئەم بابەتە بۆی ئەمە ئاماژی پێ بکەم ئەم کەسەکە ئەبێ بە کە بووە بە سەرک وەزیرانی بەریتانیا ئەوەی گرنگی ئەم حاڵەتە ئەم کەسە ئەوەیە خۆی پارێزەرە و پارێزەرێکی زۆر سەرکەوتوو بە بۆی ئەو شەرەفی سێری پێبەخشەوە لەلایەن مەلیکی بەریتانیاوە و ئەم بابەتە ئەم کەسە ئەتوانم بڵێم ماستەرەکەیت لەبەرەوەی لەسەر مافی مرۆڤە هەر حاڵەتێک کاتێک کە کەسێک دێتە وڵاتەکەیەوە معاملێکی زۆر جیاوازتری لەگەڵاکە لەگەڵ و حزبی کە پێشتر حکومڕانی ئەم وڵاتی کردووە یعنی چێک لەو خاڵانە ئەو بەی شێوەیە لەگەڵ ئەم پەنابەرانە بباتە جێگەیەکی خراپ لە ناوخۆی بەریتانیایە واچی جای ئەوەی کە بیان کاتە دەرەوە لە وڵاتەکەی بەی شێوە ئەوە قبول ناکات بەپێ ئەوەی کە ئەو کەسە ماستەری هەیە لە مافی مرۆڤە ناتوانێت پێشێری ئەو بابەتانە بکە و چەندها کەسی لەم وڵاتە دەستە کار بکێشنەوە لەبەرەوەی کۆمەڵە بابەتیان کردبوو دژی مافی مرۆڤ لەسەر بابەتی پەنابەر باشە بەڕێز نەجات لە دوای ڕیشی سۆناک و حکوومەتەکەی کێر ستارمەر چی لە سیاسەتی گشتی داهاتووی بەریتانیا دەگۆڕێت؟ بەڕاستی خاڵی زۆر جەوهەری هەن لەم بابەتە و سپاس بۆ پرسیارەکەن ئەو بابەتە یەکێک لەوانە مەسەلەی زەڕائیبە تەکس یعنی تاکسی وڵاتەکە ئەگۆڕێ بۆ ئەو کەسانی بە تایبەتی دێن بۆ کارکردن یعنی لە مەسەلەی سکل وەرکەرا کە ئێستاکە و کەسانی کە یانە مافی کارکردنیانە بێ ئاسانکاری زۆر لە فیزەکانەکەوە پێم وایە لە بابەتی ئەپلیکیشن فۆرمەکانە کار لەسەرەوە کات کە کۆمەڵێ نرخی ئەپلیکیشن فۆرم کە زۆر گرانە لەسەر خەڵکێکە یانوێ بێن بۆ کارکردن لە وڵاتە گۆڕانکاری بەسەرا بێنێ و خاڵێکی دوای ئەوەش ئەوەی NHS مەسەلەی سەحەیە یعنی ئەم بابەتە زۆر گرنگە خەڵک ئێستاکە ئەناڵێنێ بەدەست مەوعیدی دکتۆرەوە کە گەربیەوە کەسێکی سپێشەلایز ببینێ پرایڤێت ببینێ زۆر زەحمەتە ئەو یەکێک لە بەرنامەکەی ئەوەیە ئەگەر کەسێک جیپەکەی دکتۆرگی خۆشی نەبێنێ ئەتوانێت پرایڤێتی بۆ بوکیل بکەن بچە دکتۆری تایبەت ببینێ ئەمان پارە بە ئەو کەسادن کە دکتۆرەکە بینیانی هەنگاوێکی زۆر باشە بۆ ئەوەی کە بتوانن خەڵک ئاشتکەنەوە لەو بابەتی کە لەسەر NHS لەسەر سەحە لەسەریان کەوتووە مەسەلەی بابەتی قوتابخانەکان زۆر گرنگ ئەو ئەوێت هەچی نانی بەیانی قوتابخانەکان هەیە هەمووی بەبێ بەرامبەر بدرێ بەو مناڵانەی کە لە قوتابخانەکان ئەخێنن. زۆر باشە بەڕێز نەجات لە دوای ئەو ڕووداوی کە مانگی ڕابردوو ڕوویدا نقمبوونی کەشتێک یا تێکشکانی کەشتێک لە کەناراوەکانی ئیتالیا و پەنابەرانی کە زۆربیان کورد بوون بەرەو بەریتانیا دەچوون خاڵێک و بڵێن ڕخنێکی زۆر هاتە سەر وڵاتانی ئەوروپا کە پرسی مافی مرۆڤ بە جددی وەرناگرن بەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت کە بەشێک لەوانە کورد بوون. ئایا ئەم سیاسەتە نوێی بەریتانیا ئەتوانێت ئەو هەڵانە ڕاستەڕێ بکاتەوە جارێکی دیکە دیدگاکان بەرامبەر بە ئەوروپا بگۆڕێت لەسەر پرسی مافی مرۆڤ بەگشتی؟
بەدڵنیایەوە ئەو وڵاتانش کە پێشترش ئاماژەم پێی کردووە هەتا لێکێ لە وڵاتە ئەوروپیەکان تەقە کراوە لەو چوپانەی کە خەڵک پێ هاتووە یعنی ئەو ڕاستە پەنابەر کە دێت بە ناسایی دێت بەڵام خۆی یەکێک لە بڕگەکانی من خۆشم ینی با بڵێن دیزرتیشنێکم هەیە لەسەر هیومەن ڕایت لەسەر کەمینە لەسەر مافی مرۆڤ ینی ئەگەر کەسە بە ناسایش بێتە وڵاتێکەوە کە پەنابەرێ بۆ ئەو لایەنە لەبەرەوەی لە وڵاتگەی خۆی هەڵاتوە لەسەر بابەتێک بۆی ئەم مافەیان نییە تەقان لێ بکەن یان عزیێتیان بەنیان بە زۆر بیان گەڕێنەوە بۆ ئەو ناوچەی کە لێوێ هاتوون تا ئەو کاتێک قەزەکانیان یەکلا بێتەوە چکەوتەوە کەسە لەناو بەلێنێکیان نازانی لە سەتاچەند ئەو قەزەی کە هەیەی ڕاستە و هیچ بەڵگەیەکت نییە بۆی ئەمە دژی مافی مرۆڤە تۆم کەسا بگەڕێنیتەوە بۆی ئەم بابەتە پێویستە کاری لەسەر بکرێت و ئەم بابەتە پێویستە لە پەرلەمانی ئەوروپایە و ئیشی لەسەر کراوە لەسەرەوەی کە ئەم دژایەتیانە ئەمە دژی مافی مرۆڤەوە ئەوروپا بەی شوێ ڕێ بەوە نادا کە ئەم حاڵەتانە دووبارە ببنەوە بەتابەتی پێویستە ئەوان سەرچاوی ئەم پەنابەرانە بگرن ئەو کەسانەی کە ئەیان خەنەنا ئەو بەلەمەوە کە ژیان نەکرێتە مەترسیەوە ئێستا لەیبەر بۆ ئەوە کارەکە زیاتر ئەو سەرچاوانە بگرێ و با بڵێن کە یەکێکە لەو کەسانش کە قەتەهان قەزایی لەسەر عەسابات هەیە لەم وڵاتە کە بردوێتەوە لە دادگاکانەوە پێشتر ئاماژەم پێکرد خۆی پارێزەرێکی زۆر سەرکەوتوو بۆ پێشترێش وە هەوڵی ئەوەی داوەکە کەس بدا بە دادگا لە وڵاتە باشە بەڕێز نەجات ڕێژێکی بەرچاوی ڕەوندی کوردی لە بەریتانیا هەن ئاستی کۆمەڵگەی کوردی یا بارودۆخی ڕەوندی کوردی لە بەریتانیا چۆن دەبینن چۆنە؟ وڵای بەداخەوە ڕەوەندی کوردی ڕاستە لە ئێستا ئێمە زۆرین بەڵام پشک و بڵاون زۆر و زۆر بەداخشەوە تا ئێستاکە هیچ لایەنێک و هیچ ڕێکخراوێکی زۆر بەهێز نەیتوانیوە ئەم دەنگانە کۆ بکاتەوە تا ببین بە لۆگۆیەک بتوانین کاری خۆمان بکەین چی لە ڕێگەی لایەنێکەوە بێیان چی لە ڕێگەی با بڵێن ئیستقلالی خۆمانەوە بەوەکو دەنگێکی کوردی بتوانین کار لەسەر ئەم بابەتە بکەین من بەڕێزێکەیە لێرە با بڵێن بەختیار مامشێخ کە کانسلەرە پیاوێکی زۆر بەتوانایەوە پیاوێکە بەڕاستی ینی تا بڵێ توانێتی دەنگی کورد بگەینێ بە کۆمەڵە سەرکردا لە چی لە ناو لەیبەر چی لە لاند دەسڵاتی حکوومەتەوە ئەمە پێویستە ئەم کەسە لە بەرچاو بگیرێەوە پێویستە حکوومەتی خۆمان دەسڵاتی خۆمان کۆمەڵی کوردی خۆمان نزیک بێتەوە لەم کەسایەتێ بۆی بتوانن کارێ بکەن کە ئەو کەسە زۆر زانیاری هەیە لە دەربارەی مەسلەی کورد ئەگەر پرسیارەکە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانەوە ڕوبەڕێوە پیاوەبوونەوە پێم وایە ئەو زیاتر زانیاریتان دێتە لەسەر داپشکانی ماڵی کورد لەم وڵاتەوە بەداخەوە چی لە ڕێگەی کۆمەڵی کوردیمان زۆرە لە وڵاتە تاوان بەناو هەندێکیان ڕێگە بەناو مزگەوتەوە زیاتر قسە بکەن بەڵام خۆی لە ئاستا گشتیان کۆمیونیتین کۆمەڵی کوردین و عیباداتش بەشێکە لە کەڵچە بۆیە قبوڵە کرێ وەکو مزگەوت ناوبێنن باش ئایا هیچ هەماهەنگی و هیچ پەیوەندیەک هەیە لەگەڵ ئەو کەسانی کە لە نێو ڕەوەندی کوردیدا لەوێ کار لەسەر پرسەکانی مافی مرۆڤ و مافی کورد دەکەن لەگەڵ ناوەندە کاریگەرەکان لە بەریتانیا لەگەڵ ئەو هەموو لۆبیەی کە حکوومەت لە ڕێگەی ناوەند و هەروەها پەیوەندیەکانی خۆیەوە پرسی کورد لە وڵاتانە کردوویەتی؟ ڕای لە ڕاستیە تا ئەم چ کەساتی لەگەڵ بەڕێستا قساکەم هیچ لۆبەیەکی کوردی نییە بەهێز بێ بتوانین ئێمە لایەنێک ناچارکەین کارمان بۆ بکایان لایەنە ناچارکەن بێنە لامان داوامان لێ بکەن کە ئێمە هاودەنگیان بین چکەم بەهۆی ئەو شیەوەیە زیاتر زۆر پرشو بڵاوین و کارەکان زیاتر هەر بەداخەوە ئێرەشان وەکو کوردستان لێکردوەکو هەرێمی ڕۆژهەڵاتی ناوڕاستە لێکردووە کەسێک ئابێ بە کانسلەریان بێ بە ئەندام پەرلەمانیان بێ بە پۆستێکی ئاسایی بەسیط کە هیچی پێ ناکرێت لە وڵاتە تەنها ئەوە وەکو ئەوەی کە کەسێکە وەکو وەزیفەیەک ئەو کاراکات ئەمان لی کۆ بنەوە پێیان وایە ئەمە ینی وەکو تاک بەکاری دێنن بۆ خۆیان پێیان وایە لە نزیکە بنەوە لی بەوەی کە تەنها شتێکی خۆیان هەیە ئەیانەوێت لەلایانی ئەو خۆیان دەربخەن لەجینا وەکو کارکردنێکی جددی وەکو کارکردنێکی سیستەماتیکی وەکو کارکردنێکی دیپلۆماسی هەتا ئێستا هیچ لایەن و هیچ ڕێکخراوێکی گەورەمان نییە لە بەریتانیا بەداخەوە کە بتوانین ئەو لۆبەیە دروستکەین و ببین بەو کەسایەتیانەی کە قومەکانی کە هەیەە بۆ نمونە پاکستانی لۆبێکی گەورە هەیە چەنها پەرلەمانتاریە چەنها کانسلەریە توانێت دەنگێکی یەکدەنگیان هەبێ بەڵام ئەمە تا ئێستاکە بەداخەوە فرێکوێخاییمان زۆرە لە وڵاتە و هەر کەسێکش تۆزێک ئەگا بە ئاستێک یانێ شکێنن هەروەکو ئەوانەی کە پێم گەشتبین نیم زۆر لە ئاستی
کۆمیتی کوردی بەداخەوە. بەڵێ زۆر سپاس بەڕێز نەجات محەممەد پارێزر لە دادگای پەنابەران لە بەریتانیا لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.